ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە لە ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامانە لە چوارچێوەی پرۆژێکرا بە هاوبەشی ڕێکخراوی ئاوێم لە چوارچێوەی پرۆژەکە بە ناونیشانی پەرەپێدانی پێکەوە ژیان و بنیاندانی ئاشتی لە ڕێگەی بەشداریپێکردنی گەنجانەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە و دەوروبەری هەستاوین بە ئەنجامدانی چالاکیە کە ئەم چالاکیە لەمڕۆیە لە ڕۆژی 3/12 کردنەوەی پێشەنگایەک بۆ کۆمەڵێک لە فۆتۆگرافەر و هەروەها وێنەکێشی سنووری پارێزگای هەڵەبجە کە بەشێکیان کەسانی خاوەن پێداویستی تایبەت و بەشێکیان کەسانی خاوەن پێداویستی تایبەت نین کە ئێمە ئەمە ئامانجی سەرەکیمانە وەک ڕێکخراو کە گەنجانی خاوەن پێداویستی تایبەت بە تەنها لە سوچێکان نەبن و تێکەڵ بە کەسانی کە نەبن ئامانجی سەرەکیمانە و کەسانی خاوەن پێداویستی تایبەت وەک هەر کەسێکی کە لە هەموو چالاکیەکانمانە ئەومان بە خاڵی سەرەکی دانەوە کە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت کە ئێمە چالاکیەکی بۆکەین لەگەڵ کەسێکی دیکەیە بێت لەگەڵ ئەو کەسانە بن کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت نین ئێمە وەک ڕێکخراوێک کە چالاکیەکانمان لەگەڵ کەسانی خاوەن پێداویستی تایبەتایەوە زیاتر لە معانات و مشکلی کەسانی خاوەن پێداویستی تایبەت تێگەین کە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت زۆر ئەوەی پێخۆشە کە بەردەوام لە ناو کۆمەڵگایە بێت کاری بۆ بکرێت و هەروەها جا نەکرێتەوە لە کەسانی دیکە.